هاوڕێنەوە کاتتان باش. شەڕی نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان، سوپای ئیسرائیل و لەگەڵ فەڵەستینیەکان بەتایبەتی لەگەر هەردوو هێزی حەماس و جیهاد بابەتەشی گەرم و گوڕە هەم لە جیهان هەمیش لە ناو کوردیش دەچکۆ هەم ڕووداوە سیاسەکان ئێستا پەیوەست دەبێت بە کوردستانیشەوە بەتایبەتی کە بەشێک لە خەڵکی کوردستان عەقیدەیەکی ئیسلامیان هەیە. ئیتر زۆرێک لە گفتوگۆی ببورن، زۆرێک لە گفتوگۆی دروست کردی بۆ ئەمەش لێرە هەندە سەرنجی خۆمان دەن وکو بە سرێژی دیالۆگ گفتوگۆ من هەندەی خاڵ بڵێم، ینی یەک بابێن لەسەر ئیسلامیەکان قسە بکەین. یەکەم جار هەموو ئیسلامێک مافەچی ڕەوای خۆیتی دیفاع لە عینەکەی خۆی دەکات، دیفاع لە باوەڕە سیاسەکانی خۆی لەسەر تاسەری دەکات، لەو هێزانە دەکات، بەڵام لە چوارچێوەیەک نەگاتە ئاستی شەرعیەتدان بەجێ جینۆساید یان بە کۆمەڵکوژی هەر نەتەوە و ئاینێکدا. ئەو بیر و باوەڕە خەتەرە، هیچ پاساوێک بۆ هیچ عەقیدەیەکی سیاسی بۆ شوعیەکانیش نییە کە بڵێ مەسەڵەن ئیسلامیە، بۆ ئیسلامیەک نییە، بۆ مەسەلەیەکی ناسیۆنالیستی کوردی نییە، مەسەڵەن بڵێ دەبێ عەرەب بکوژێ، دەبی تورک بکوژێ، ئەوە هەموو فاشێتە، هیچ پاساوەک هەڵ ناگری. ئێمە دەبێت دژ بە سیستەمەکان بین لە هەر عەقیدەیەک بێ. بۆیە زۆر ئاساییە ئەتو دژی عەقیدەی شوعیبی بنمونە ئیسلامیەک بڵێ کۆریای باکوور وایە، مەسەلەن سین وایە، حەقەکی ڕەوایە و ئێمەش دەبی لەگەڵدا بین وەکو کەسی ئازادی خواست. و شوعیەکیش یان کەسێکی سەپیش کە ڕەخنە لە سیستەمە دیکتاتۆر و ئڕهابیەکانی وەکو ئەفغانستانی تالیبان و ئێران و سعود خەلیجی ئیسلامی و کار بە عەقیدەی ئیسلامیش دەکەن بنمونە کە دیموکراسیەتیان نەهێشت دەبێت دژ بین. یان ئەو حرەکاتان یاندە زۆر هەیە لە حرەکات و قاعیدە و داعش کە لە دەسەڵات خەتەرترن. بەڵام ئەمن بەداخەوە یعنی ئیسلامیەکان وایان بەشەشیان دیارە بەشیان، یعنی لەگەڵ ئەتو ئەگەر لەگەر کۆمەڵکوژی، یعنی ئەمن بۆ خۆم تا سەر ئێسقان دژی ئەو تۆپبارانەی ئیسرائیلین لە بۆ شوێنە مەدەنیەکان، ئەوە نابێ خەڵکی ئازادی خواست هەرچ ئەوە بێ ئەبێ دژ بێتن. دژی تۆپباران، کوشتنی ژن منداڵ، ئەوانە پرەنسیبی جیهانیە. تۆ ئەگەر هەر پاساوەیەکت بۆ مەسەلەی کوشتن هێناوە کەواتە تۆ فاشی، یعنی بەڕاستی پاساوێکت بۆ کوشتنی ژن و منداڵ و کۆمەڵکوژی هێناوە بە هەر عەقیدەیەک بوو تۆ فاشی. بۆیە ئەوە تاوانە بەرامبەر فەڵەستینیەکان کراوە. ئەبێ ئێمە دەنگ قسە بکەین فەڵەستینی هەڵوێستی چی بۆ چ نەبووە، ئەوە مەوزوع ئەشکەیە، بەڵام ئێمەش ناین بین هەموو کێشەکانی خۆمان وەلا بنین بین قسە ئێستا بەزە فەڵەستین بکەین، کۆمەڵکوژی نەتەوەکەی خۆت لە بیر بکەی کەسە دەینە سەر ئەردۆغانی بێ قسە و باز لەسەر بەستی غەزە بکەی بە لە فەڵەستین بکەی. ئەوە دەبل دووڕوویت پیشان دەدا، یان نەبوونی هەستی نیشتیمانی و نەتەوەیت پیشان دەدا کە بەداخەوە لە بەشێک لە ئیسلامیەکاندا هەیە. ئەوان ئەوەی هەستیان دەجوڵێنی ئەو ڕووداوانەی پەیوەست بە ئاینی ئیسلامە، پەیوەست نەک بە ئاین، کاکە ئاین یعنی با بەواز بێنی ئەمە دایک و باوک و ئەومان هەموو ئیسلامیەکی زۆر پاک و بێگەرد بوونە، نیشتی ئاینەکەی خۆیان خۆشویستیە، هەمومان لە ژینگەیە گەورە بووینە. بەڵام ئێستا هەندێ جموجۆڵ هەیە، گەمەی سیاسی هەیە، حرەکات هەیە دروستکراوە و دیتمان لەو شەڕانە چ ئەردۆغان کردی ئەوەیەکە لەگە فەڕەنسا دوای ئەو پێک دێتەوە. ئەردۆغانە کە بەشێک لە بانگەشەکانی ئیسلامان، بەڵام بەکردەوە تورکیا وەکو وڵاتێکی هەموو وڵاتانەیە کە لیبراڵەکانە، مەلهەی لێیە، لەشفرۆشی لێیە، دیسکۆی لێیە، مەسەلەن ئەو پەڕی ئازادی ئەوە هەیە. ینی بۆی ئیسلامیەکان لێرە دووڕوویەکی زۆر گەورەیان بەدرێکەوە سادەش دیارن هەست پێ دەکرێت. دوو کەس قسە لەسەر ئیسلام بکە بە پۆزەتیف، ئیتر لایوان ئەوە گرنگە، بەڵام پراکتیکی ئەو ئینسانە نابینن، ئەوە لە ڕوانگە ئیسلامیەکەیەوە. بۆیە ئێمە قەت نابی شەرعیەت بە کوشتاری بە کۆمەڵی فەڵەستینیەکان بدەین و هاوکات بە هەمان شێوە هەر ئیسلامیەک لەگەر ئەو بردومان و کوشتنی بە کۆمەڵی ساروغبارانی خەڵکی مەدەنی ئیسرائیلیش بی هەمان چوارچێوەیە بە ڕاشکایی ئەو بیرڕای خۆمانە. چکەمە پرەنسیبە مرۆڤایەتیەکان دەبی لەسەروی هەموو عەقیدە و
عقیدەیەکی سیاسی و ئاینی و ئایدۆلۆژی بیت ئەگەرنا شەرعێتت بە کوشتنی ژن و منداڵدا لە هەر ئاین و ڕێگەڵێک وەکو گوتم ئەوە فاشێتە ئەوە بەشەکە تۆ لەو سیستەمە ئەرهابی و دیکتاتۆریانە دوو یعنی ئیسلامیەک بێت ئەو هەموو تاوانەی گەلەکەی لەبیر بکە داکۆچی لە ئازادی خوازەشی فەڵەستین بکە بە تەبیعی زۆر هەمومان دەبی داکۆچی لە هەموو ئازادی خوازەشی جیهان بکەین بەڵام ئەو تاقەی هەیتمان لە نیشتیمانەکە خۆمان سرف دەکەین هاوڕێیان خۆ لەو ئەمە لە ئێمانە 5,000 کیلۆمەتر من دوورم بۆ کێشەی ما ئێستاکە کێشەی خەڵکی کوردستان ئەمن موچە و کارەبا و ئیلا ئاخیری ئەوم نییە خەڵکێ لە کورد وەزئی زۆر خراپترە لە سیستەمی دیموکراتی دیکتاتۆری و وەزئی اقتصادیشیان لە کورد خراپترە بەس لۆ دەین لەو ئەوروپای خەباتی خۆمان هەموو کوردێک لە ئەوروپا زۆربەی کورد لە پێناوی کێشەی کورد دابنێت لە ئەفریقادا نانێ بەنمونە خۆ ئەفریقەکان لە کورد وەزئیان خراپترە لە هەموو ڕوێکەوە لۆ لەبەر ئەوەی هەستە چی نیشتیمانی هەیە و پەیوەستمان دەکاتن بۆیە هەر ئیسلامیە کە پشتگیری ئەردۆغان دەکە یعنی هیچ فەرقی نییە لەگەر ئەوەی کەسێک دەچی شەرعیات بە کوشتنی نەتەنیاهۆ دەدا تۆیەکی ئیسلامی کە ئامادە نەبی لەسەر ئەفرین بە جواب بێ لەسەر کۆبانی بە جوابێ لەسەر ئەو هەم کوشتار و کۆمەلگایە تۆ بێ ئەوڕۆ باز لە ئەوە بکەی بەس غەزە کە دیفاع بکە لە غەزە بەس ئەو کاتێک کە ببینین دیفاع لە کێشەی نیشتیمانەکەی خۆت واتە هەردوو باوەڕ هەم لە ئیسلامێکە هەم لە نیشتیمانێک کاتێک ئەتو ببینی ئەتو لە هەردوو هەڵوێست حزورت هەیە قسەت هەیە مە هەست پێ دەکەن لە تو ئینسانێکی ڕازگۆی بەس بەس لەسەر غەزە قسە بکە لەسەوە نەکەی کەواتە ئەوەی غەزەشت درۆیە تۆ لە ڕوانگەیەکی ئینسانیەوە ناتی لە بۆ مەسەلەکانەوەدا و دوو چۆن دەتوانن بەشێک لە ئیسلامیەکان بە دوو گوتاری ئەردۆغان ئەو هەموو فاشەت و دیکتاتۆری لەسەر گەلەکەتان لەبیر بکەن دەزانن ئەردۆغان چیمیایی لە کوردایە ئەزانن دەیان شاری گەورەی تەخت کردیە ئەوە ئیسرائیلەکانیش نایان کردیە ئەزان هەموو ئەو کوشتارانی ئیسرائیل کۆکەیەوە بەقەت دە ساڵی کۆتایی ئەردۆغان بە تایبەتی 2015 نەبووە ئەردۆغان نیوەی شارەکانی کوردستانی تەخت کرد ئیسلامیە قسەی نەبی لەسەر ئەوە درۆ دەکا لەگەر ئەوەی بکە ئیسلامیەک لەسەر ئازادی خوازی شێروانیوان قسەنەکە درۆ دەکە لەس ئازادی خوازەی فەڵەستینیەکان قسە بکە بۆیە ینی گەنجی کورد کە پێڕادەگا طبیعیە دیفاع لە هەموو حەقە و حەق خۆتانان دیفاع لە ئاینەکەی خۆتان لە باوەڕەکانی خۆتان و دژ بن بەس فێرە ئەو کەلتورە مەبن هەموو ئیسرائیلێک دەبی بکوژێ ئەوە وحشی چکو لە ناو ئیسرائیلەکان خەڵکێ لەگە مافی فەڵەستینیەکانە و مرۆڤن ئەوانیش مرۆڤ یعنی زۆر سەیرە لەو ماوەی دسرەک ڕووخا لە ئیسرائیل چەند کەسێک مرد زۆر کەسمان دەدی لەو تیکتۆک و لە فەیسبوک دڵخۆشی خۆیان دەرەبڕن ئەوە چ وحشی گەریەکە یان کوردێک بێت لەگەڵ ئەوە بێت لە ڕقی ئیسلامیەکان لە ڕقی ئەوەی فەڵەستینیەکان هەڵەیەکیان لەگە کورد کردیە کە پشتگیری سەدام دەکەن پشتگیری ئەردۆغان دەکەن لەگەڵ کوشتنی فەڵەستینیەک بێتن ئەوە زۆر هەڵەیە هەموو کادەوی پرەنسیبە مرۆڤایەتیەکانمان دروشمەکانمان لە ئازادی لە سەروی هەموو شتێکەوە بێت کە ئەوەمان لێ دابڕیکەواتە ئەمە کەسێکی ڕازگۆنین بۆیە ئەو حەماسەی ئەو گەرم و گوڕێی هێزە ئیسلامیەکان کەوادری ئیسلامی لۆ ئاینی لۆ ئەو شەڕ و ململانیانە لە غەزە دەبینین ئێمە هەستیان پێ دەکەین ئەوانە لە ڕووی نیشتیمانیەوە تۆ سەیری جیهاد و حەماسکە هەستە نیشتیمانیەکان لە سەروی ئاینەکەیانە یعنی هەموو دنیا بەشێک لەوانە هەتا لە کۆنیش بە عەقیدەی ئیسلامی ڕزگار بوون لە نیشتیمانەکانیان زۆربەی قائیدەکانی کۆنی شۆڕشی ڕزگاری خوازی عەرەبی ئیسلامی بوونە مەسەڵەن فترەیەک لە نیشتیمانەکەی خوا ڕزگار کردێ بەس لە ئیسلامی ئێستا بدێتە سەر باکووری کوردستان دێتە سەر ڕۆژئاوای کوردستان نەهزێکی زۆر جێگای ڕەخنن بۆیە لەوە ئیسلامیەکان جێگای ڕەخنن و ناشبی تاچی کورد لەگەر لە ڕقی ئەردۆغان لەگەڵ کۆمەڵکوژی ئیسرائیلەکان بی بەنمونە لە بۆ خەڵکی فەڵەستین هەردوو لای زۆر هەڵین بەڵام ئەو ڕەخنەیە زیاتر ڕوو لە ئیسلامیەکانە کە ئێمە بەداخەوە ئەویان تێدا نابینین لە بەرامبەر هەستە نیشتیمانەکان زۆر جێگای ڕەخنن بەڵام لە بەرامبەر هەر ڕووداوێک پەیوەست بێ بە قەناعەتەکانیان
وەک دەرەجە یەک سەیری دەکەن بەڵام مەسەلەی نیشتیمانی وەکو مەسەلەیەکی پەراوێزە لە ناویان کە جێگای ڕەخنان دەبی خۆیان چاپ بکەن مناڵم هەر هەمویان و هەموو هەرەگادەکانیان بەس ئەوەی لە بەرامبەر بەشەکانکی کوردستان دەبینین بە تایبەتی لە بەرامبەر ئەردۆغان هاوڕێیان هەر ئیسلامێک باوەڕی بەوە هەبیتن کە ئەردۆغان قائیدە و کەسێکی تێک و شەرە و ئیسلام ڕزگارکەرە هیچ فەرقی نییە لەگەڵ ئەو کوردە خائینانەی کە بە شانوباڵی سەددامیان هەڵدەدا هیچ فەرقی نییە وەکو ئەو کوردانەی کە لەگەڵ کوشتاری بە کۆمەڵی نەتەنیاهۆدانە و ناشبی بە ئاڵایەکی کوردستان ئیسرائیلەکان هەستی ئەو کوردانە ناسیۆنالیستە بەرچاوتەنگان ئەوە بکەن یعنی لۆ دێ ئیسرائیل هەموو دەوڵەتی عەرەبی و ئیسلامی لەمە دەکاتە دوژمن ئیسرائیل کەی پۆزەتیڤێکی گەورەی هەبووە لەسەر کورد بەڕاستی ینی گرتنی ئۆجەلان دەیان جار لە پشتی کورد کردیەوە ئیسرائیل وڵاتێکی خۆپەرستە ینی دێ ئاڵایەک دادنێ ئەوە جگەلەوەی لە زیان زیاتر هیچ کە لە بۆ کورد نییە هەموو دنیای ئیسلامی و عروبەتمان عەرەبیمان لێ دەکاتە دوژمن بەبێ ئەوەی هیچمان پێ بداتن یعنی دوای ئەوە ئەگەر شتێکیش پێ بدەکا کە من لەو سویدەمە هەموو خێر و بەرەکەتێکمان یعنی پارێزراوین ژیانمان دابین کرایە ئەمنیەن بەڵام کە سوید جەریمەشی کردبی ئەمە دەشت دەنگ هەڵبڕین ئیتر ئەگەر لە سوید ئێستا ئەمە شەڕمانە ینی با دوایان شت بە بەردەوام ڕەخنە لە وڵاتە سویدە دەگرین ئەنگۆ قومبەلەی مینتان زۆر فرۆشتە عێراق یان وەختی خۆی فرۆشتیانە هەر وڵاتێک ئێستا ئەو مینانە گەنجی کورد خەڵکی کوردستانیان پارچە پارچە کردی ڕەخنەیان لێ دەگرین لە کاتێکدا هەمومان قەرزاری ئەو وڵاتن کە ئەو ماڵی خۆی لۆ کردینەوە خزمەت گوزاریمان پێشکەش دەکات بێ لەسەروی هەموو شتێکەوە دەبێ ئێمە پرەنسیبە مرۆڤایەتیەکەمان هەبێ ئەگەر شەرعەتت بە کوشتن بە هەر ڕەنگێکدا کەواتە تۆ بەشەشی لە عەقلی فاشیزم سەددامیزم ئەردۆغانیزم کەمالیزم کاتە چ خۆش